بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورئان خۆشحاڵین لە ئەڵقەی چینۆی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان لە مەڵقەیەدا هەڵوێستاکەین لە بەرامبەر تێگەیشتنمان بەرامبەر بە تەشریعی ئیسلامی. بزانین ئەو یاسا و ڕێسا و قەوانین و دەستورانەی کە مسلمانان دەیانەوێ وەریگرن مەصدەر و مەسادیرەکانی کامانە بن. دیارە قورئانی پیرۆز سەرچاوەی هەرە سەرەکی یاسادانانە لە ئیسلامدا، بەڵام لە فەرموودە و ئیجماع و ئەو بابەتانەی دیکە کە پێویستە وانی شۆکو مەصدەر سیر بکرێن ئیشکالاتێک هەیە لە تێگەیشتنی هەندێک لە مسلمانان. ئێمە دەمانەوێت لەم بەرنامەیەدا گفتوگۆیەکی کراوە لەسەر ئەو بابەتە بکەین بۆی تێگەیشتنمان ڕوون بکەینەوە ئایا سەرچاوە سەرەکیەکانی تەشریعی ئیسلامی کامانن و پێویستە یەکێک لەوان فەرموودەکانی پێغەمبەری عەزیزمان محەممەد صلی الله عليه وسلم بێ بەبێ ئەوەی هیچ گومان و تەڕەدودێکمان هەبێ. لەگەڵ بەڕێز دکتۆر کەریم ئەحمەد محەممەد شارەزا لە بواری فکری ئیسلامی کە میوانی بەرنامەکەمانەوە بە خۆشحاڵیە گفتوگۆیەکی کراوەکەین کاک دکتۆر یاخوا بەخێر بێن. زۆر خۆشحاڵین بە تەشریف هێنان. سپاس دەکەم. زۆر سپاس کە لێرە لە بەرنامەی نیهانی قورئان سپاسیوەک بە خێراتنی ئەم میوانە بەڕێزانە شەکەین بۆ بەرنامەکەمان. زۆر خۆشحاڵ بووین کە تەشریفتان هەیە و بەشداری بەرنامەکەمانەکەن بە پرسیار و گفتوگۆکانتان. کاک دکتۆر لێرەوە دەست پێ بکەین، تەشریعی ئیسلامی چییە؟ تێگەیشتنمان بۆ ئەم چەمکە چۆن بێت؟ بەناوی خی گەورە مهرەبان، درود و سڵاو لە سەرگیانی پاکی پێغەمبەری خۆشەویستمان. سەرتای پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانانەکەم و لە ئێوەی بەڕێزیش خوا تەعات و عیبادەت و ڕۆژ و هەموو شتێکمان لێ قوڵ بکە ئینشاءڵڵا. طبعا ئیسلام ئاینێکە پێکاتووە لە عەقیدە و ینی پۆلێنکاری زۆری بێ بۆ ناساندنی مەسەبە پێک دێ لە عەقیدە و بواری عەقیدە و شەریعە یا هەندێک کە زیاتر شتی بۆ ئیزافەکەن مەسەڵەن عەقیدە و شەریعە و ئەخلاق و بەهاکان. ئەمە ئاوای نەکرێ بواری عەقیدە ئەوەیە کە با بڵێن تێڕوانین بۆ مەسەلەی ئەرکان بنەماکانی عەقیدە وەک باوەڕبوون بەخوا بە ڕۆژی دوایی بە پێغەمبەران بە کتێبەکان، تێڕوانینی ئیسلام بۆ ژیان بۆ دواڕۆژ بۆ مرۆڤ بۆ چەمکە جیاوازەکان ئەوە چێتە بابی عەقیدەوە. شەریعەش بریتیە لە ڕێخستنی پەیوەندی نێوان ئینسانەکان و پەروەردگار و ڕێخستنی پەیوەندی نێوان ئینسانەکان و ئینسانەکانی تر. شەریعەت تەبەڵ خۆی لە عەرەبیەوە لە سەرچاوی ئاوە هاتووە، لێوە تر ئەم ناوە بەسەر ئەوە لە ڕووی زمانوانیوە، بەس لە ڕووی زاراوە کاڵەی شەریعە ئیسلامی بریتیە لەو ڕێسا و با بڵێن شتانی دانراوە ئەو بنەما و ڕێسانی دانراوە بۆ ڕێخستنی پەیوەندی نێوان ئینسان و خوا و پەیوەندی نێوان ئینسان و ئینسانەکانی تر. یا زانیان پێڵێن بابی معامل عیبادات، ینی بەشی معامل عیبادات کە ڕێخستنی پەیوەندی نێوان ئینسان و پەروەردگارێتی و بەشی معاملات کە هەموو بوارەکانی تریاگرێتەوە کە پەیوەندی نێوان ئینسان و ئینسانەکانی تر ڕێکخات نەکرد ئینسانەکان حتا پەیوەندی نێوان ئینسان و غەیری خوا، یعنی ئیتر بل ئینسان بێ با بڵێن ئاژەڵ بێ لەم گردونەیە ئەم گردونێت. مامۆستا بۆ ئەم شەریعەتە بۆ ئەم تەشریعی ئێمە مەصدەرمان هەیە بە تەنها یا مەصادیری تەشریعمان هەیە؟ طبعا ئێمە سەرچاوی سەرەکی ئەم دینە قورئانی پیرۆزە. قورئانی پیرۆزە سەرچاوی یەکەمەوە سەرچاوی سەرەکیە. دوای ئەوە سەرچاوی دووەم ڕاوەکان و یا با بڵێن پێوتێ سونەتەکانی پێغەمبەر فەرموودەکان و سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دوایەوە ئیجماعی عولەما هەندێ سەرچاومانێ پێوترێ سەرچاوی ئەسڵی وەک کتاب و سونە و ئیجماع مەسەڵەن، هەندێک قیاسشی تێخن، هەندێک سەرچاومانێ پێوتێ سەرچاوی فەرعی
وەکو استحسان وەکو استصحاب وەکو ڕێی سەحابی وەکو شەرعی پێش خۆمان ئەمانە مووی سەرچاوی لاوکین بەڵێ بە سەرچاو سەرێکەکان بە دەرجەی یەکەم کتاب و سوننەیە اینجا ئیجماع اینجا قیاس دوای ئەوانەی تر دێن بە دوایە بڵێ لە بابەتی قورئانی پیرۆز و فرموودەی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وەسەلام و سەرچاوانەی کە جەنابەت باست کرد کۆی زانایان لەسەر ئەمە هاوڕان یان ناکۆکی هەیە لە نێوانیانە کێ بۆمان یەکلایی یەکاتەوە تەنها قورئان سەرچاوی یاسادانانە یان فرموودەکانی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام و ئەوانی دی کە باست کردن وەکو سەرچاوی لاوەکی قورئان لەم بارەیەوە وەکو سەرچاوێک هیچ گومان و تەڕەدودێکمان لە بەرامبەریان نییە چیمان پێ ئێمە گەر بگەڕێن و بۆ خوتەمەە بێ سەرتا بگەڕێن و بۆ قورئان بزان قورئان خۆی چیمان پێڵێ ئێمە خوا سوبحانەهو وتەعالا لە قورئانە باسی لە نزیکەی هەموو ژماردووە لە چەند شوێنە باسی الله وەرەسوولوه هاتووە بە سیغەی الله وەرەسوولوه یا الله والرسول ئەلەمانە لە 60 شوێنە لە 28 شوێنە لە الله وەرەسوولوه ئەطیعوا الله وەرەسوولەه هاتووە و لە 32 شوێنە بە ئەطیعوا الله والرسول هاتووە ئەلەمانە ئەم فەرمانی خوا کە ئەمرەکە بە ئیطاعەی خوا و پێغەمبەری خوا و دوشتی جیاوازن طبعا ئیطاعەی خوا یعنی وەکو ئیمامی عەلی ڕزای خوا لێبێ فەرمێ ئیطاعەی خوا بریتیە لە شوێنکەوتنی قورئانەکەی ئیطاعەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بریتیە لە شوێنکەوتنی سونەتەکەی چونکە ئێستا ئێمە 60 ئایەت بەلایانی کەمەوە 60 ئایەت بە سەریحی ئەمرمان پێکا بە ئیطاعەی پێغەمبەر و بە شوێنکەوتنی پێغەمبەر و خۆشەویستی خوا بەستێتەوە بە شوێنکەوتنی پێغەمبەرەوە 4 ئاەتی ترمان هەیە باسی مهمەی پێغەمبەرەکە بەجێ هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة ئەمە 4 ئاەت بەم شێوەیە هاتووە ولكم في رسول الله أسوة حسنة ئاەتمانێ فەرمێ محەممەد پێشەنگە بۆ ئێوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشەنگە بۆ ئێوە ئەوانەی کە خوازیاری چوونە بەدەستهێنا ڕزامەندی خوان لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر لە ئاەتی ترشە هەمان مەکە دابەزیوە ئەم ئاەتێکە لە سوورەی عەراف باسە رسول النبي الذي يجدونه مكتوبا عندهم في التوراة والإنجيل يأمرون بالمعروف وينهاهم عن المنكر ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث يعني قرآن بچەند شێوازێک تێگەیاندوون کە يعني شوێنکەوتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەشێکە لە شوێنکەوتنی لە گوێڕاڵیکردن لە فەرمانەکانی خوا و هەڕەشەی زۆر سەختی شەکا لەوانەی کە سەرپێچی فەرمانەکانی خواکەن پێغەمبەری خواکەن و ئاەتیشمانێ بەستەنا بە فەرمی واتیعوا الرسول يعني پێشوەی باسی ئیطاعەی خوا يعني بەجا باسی ئیطاعەی پێغەمبەری کردووە و عولەماش لەو شوێنانەی کە فەرمی واتیعوا الله واتیعوا الرسول ئەڵێن دووبارەکردنەوەی ئەم وشەی ئەطیعوە بۆ ئەوەیە کە معنای وایە يعني قورتوبی وا ئەڵێ مەسەلا ئالوسیوا زۆرێک لە عولەماکانمان واڵێن باسکردنی وشەی ئەطیعو بەجیا يعني بۆ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم معناه ئەوەیە کە پێغەمبەری خوا ئیزافە بە قورئان هینێکی سەرچاوێکی سربەخۆشە بۆ بڕواداران دوای بکەون کە واجبە ئیطاعەت بکەن بەڵێ زۆر باش کە قورئان هەمومان نەزانین کتێبێکی گەورە و بەرز و پیرۆزە کەلامی خوایە و ئەو کتێبەیە کە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هاتووە کە ئەمە ئوممەتە لەسەری بەڕوا ژیان بکە بە هەموو وردەکاریەکانیەوە کە ئێمە هەموو شتێکمان لەم قورئانەیە دەست بکەوێ و وەکو مەزدەرێکی تەشریع مەسەلەن هەمومان باوەڕمان پێیەتی ئاتاژمان چییە بە فەرموودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو مەزدەری دووهەمی تەشریع پرسیارێکی جوانە ئەمە خۆ قورئانش ئەفەرمێ ونزلنا إليك الكتاب تبيانا لكل شيء كتاب فصلت آياته قرآن وأواني كأو قصي جنابتكن تو قصي أو كسانة أليتوك أو بلا قرآن باسي وكابلا كاتي دي سر قرآن
كلمة تبيانا لكل شيء والشيء كل عربية لقرآن بكار أبي بقريت بزين القرآن والشيء كل شون بكارين آية كل مقصد أويك حمشتكان أجر وابي أبي قرآن مشتي كتابي كوت كل شيء تبيانا لكل شيء تربي مشتي كتابي إنك تنا مسائل التشريع تو ما دام قيدك بودا أجر بلي ما بس لي مسائل أو كلها ما بس لي مسائل تشريعية أظن بتشي بلقي خوا فرمي كل شيء تو كما دام رهايك كراهت كده بس كمبيوتر تابي بس غلاني تابي بس ميزي تابي بس سعري تابي بس تعريت بس مشتي كتابي كواتتو قيدك بوداني الله وكل مقصد لي تشريعاته يا مشالين ما دام تو راضي بقيدك بودابني كواتو كلها مشتي ناقرته أبي قيودي تري إن شاء الله مثلا تودي بس سير القرآن كل القرآن فرمي وأقيموا الصلاة وأقيموا الصلاة بلام أقاموا القرآن بقرا نازن شو نشكي أي لايك شو فرمي تبيانا لكل شيء قال القرآن عندك جار يعني يعني لما فهمي آياتك وتوتيجي مقصد لي مثلا قواعد أصول كل شيء مثلا بنما كان يهمشتك حتى أصحاب والي تجيشتبون يعني أفرتك ولا ابن مسعود أفرتك بيني برو بارك كرد بي وتي جايز نيوات كرد وتي من كتابي خوان خوندوا تا نبيني وتي شون أجر خوند بيت وتي أبيني وتي شون وتي خوانا فرمي وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا اللي لا باس هيك يعني زانان أو تيجيشتمون لمسلك يعني إما أو كساني كوقسي كان زور جار كيشكان له الشعر زي خطابي قرآن شوازي آخوتني قرآن علماء يكون لأصول فقه زور باخين بمسألة دعوة اشتك يعني بيوتري القواعد الأصولية اللغوية واشتك يعني بنما أصولية زمان وانا كان وبنما والقواعد الأصولية الشرعية بنما شرعية يعني رئيسة أصولية شرعية كان اللي يروا يعني دراسيك قرآن كردوا دراسيك يقول القرآن كردوا للشوازي آخوتني قرآن تيجيشتون مثلا القرآن إمام الشافعي لكتاب رسالة وكتاب أمة زور باسي مسليكا مثلا جاري القرآن باسي اشتيك كات مثلا أفرمي لو آتيك فرمي تدمر كل شيء بإذن ربها لو آتيك باسي قومي عادة وابسانم إبرام دعاء خوي بقرينيك تيت أجينيك كأمان أمشتكى فأصبح لا يرى إلا مساكن واتخان وكان أن الرخاوة آتك خوي فرمت تدمر كل شيء بإذن ربي لولا شو آتك آتي دائرة بيوتي قرينة يعني اشتك لبالي آتي بودر خاك أم كلما بسلم كلها مشتكى نبوة ويا بلقيس فرمت وأوتيت من كل شيء بلقيس مشتكي يا أبو بلام بقريني عقلي بقريني عرفي توزاني ما بس ليها مشتكني شو كزوج سليمان هيبو أو نيبو كات ما بس ليها مشتك كبيوس باشاك بيوسي بيبي لا سربازو لا بارو لا تشاكو لا أرزو لا هيزو ألو جورشتانا لو زاراتو أماني كباشاك بيوسي بيتي ألو سردما لو سردما مشتك بيوسي باشاك بيوسي بيبو بيت أو هيبوا نكتر حمشتك يا أبوي معقول ما أما بتشيتي يعني بيت قرينة عرفية قرينة عقل جا قرينة يعني اشتك بتنجتي بي اشتك بترى قرينة يا لآياتك يا لدرو آياتك لآياتك ترى يا بعرفة يا بعقل تو درك بياكي كاتو كاتل القرآن تبيان لكل شيء أم جاردي تسر قرآن سيرك تبيان يعني همشتك باس نكردو حتى لعباداته لا حاجة لزكاة مثل زكاة فرمي آتوا زكاة الناف باسي هشت صنف شكال لبابي صدقاتها نك لبابي زكاتها باشا بس باسي ناك شنب زكاة بي شنب جاري زكاة بي مثلا تشتيك زكاة بي كاتب أمور ذكاريان أبو أمور ذكاريان وهيك خاص حتى بيغمر فرمي ونزلنا إليك الذكرى لتبين للناس ما نزل إليهم طبعا واني تاقمي كان بيانرتي قرآني كان أرانم آية ما بس لي قرآن بلا ما بس لي بيغمر بوج وكافرمي لتبين لهم بيغمر في يعني توبوا ينرون كيتوا إن جاء آية كانت تشكى فرمي هو الذي بعث في الأمين رسولا منهم يتلو عليهم آياتي ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة يعني
فێریان نەکات حکمەتیان فێرەکە. زۆر باشە مامۆستا ئێمە مێژوویەکی دوور و درێژمان لە بەردەمایە هەر لە سەردەمی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام تا دوایی خولەفای ڕاشیدین و تابعین و ئەو مەجموعە خولەفایی تر کە هاتوون و یەکی چەند سەد ساڵ فەرمانڕەوایەتیان کردووە. ئەگەر سەیری چۆنێتی تەشریع لای ئەم قۆناغ و سەردەمە جیاوازانە بکەین چۆن چۆنی هاتۆخۆ ئێمە پەیامێکی گەورەیەوە فێرمانەکان چۆن بەوە نییە چونکە لە پێغەمبەرەوە ئیتر ڕێچکە ئەگرێ تاوەکو خولەفای ڕاشیدین و ئەوان چۆنیان کردووە مەصدەرەکانی تەشریع لای ئەوان کامانە ئەنە خۆ تۆ ئەگەر سیرەی سەحابە بخوێنیتەوە سیرەی خولەفای ڕاشدین بخوێنیتەوە مەسا بەکری سدیق ڕەزای خوا لێبێ هەر قەزێکیان بۆ بێنایە ئەگەڕا لە قورئانە ئەگەر لە قورئانە نەیدۆزایەتەوە ئەی پرسی کامتان لە پێغەمبەر و شتێکتان بیستووە ئەگەر شتێکیان بۆ بێنایە لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم ئیجرای کرد نەیبیستە ئیجتیهادیان کرد ئیجتیهادیان کرد لەسەر کۆمەڵی بنەما لە سەرەتای یان لە دوای وفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا ڕۆژگار ئەمڕۆ ئەسحاب تێگەیشتون و ئوممەی ئیسلامی ئیجماعیان لەسەر ئەوە بووە کە سنەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرچاوەی دووەمی تەشریعە و ئیطاعەی پێغەمبەری خوا بەشێکە لە ئیطاعەی خوا سبحانه وتعالى چونکە خوا ئەمری کردووە چون نوێنەری خوا سبحانه وتعالى خوا خۆی پێغەمبەر خوا خۆی ئەفەرمێ ئین ئەتەبیع إلا ما یوحى إلی بخوا پێ ئەفەرمێ اتبع ما أوحي إليك طبعا ئەمە قورئانەکانێکەنە بەڵگە لەسەرەوەی کە پێغەمبەر دوای وحی کەوتووە مەبەست لێی قورئانە بەڵام نە مەبەست لێی قورئان نییە مەبەست لێی قورئان و غەیره بۆچی چونکە ئەگەر مەبەست لێی تەنیا قورئان بێ کەواتە بێ بڵێن هەموو شتانی پێغەمبەر کردوێتی لە دەرەوەی قورئان کەواتە دوای وحی نەکەوتووە کەواتە پێغەمبەر مخالفەی وحی کردووە پێغەمبەری خوا شتێکی سادەی بکردایە مخالفی ویستی خوا بە خوا هۆشیاری ئەدایە لە مەسەلەی عەبەسە وەتەوەلا لە مەسەلەی ئەسیرەکانە لە کۆمەڵە لە مەسەلەی خێزانەکانی حتا شتی خواردن شتی بەسیط یەکسەر تعقیبات لە قورئانەوە چۆن لە قزایی گەورە مەسەلەن باسی عیبادات و شەرحکردنی ئەرکانی دین و عیبادات و ئەو جۆرە شتانە قسەی تیا بکە و خوا تعقیبی لەسەر نییە لەبەرەوە پێغەمبەری خوا هەر شتێکی کردبێت دوای وحی خوا کەوتووە وحیەکە تر یا ڕاستەخۆ لە ڕێی قورئانەوە بووە یان لە ڕێی جیبریلەوە بووە بۆ خۆی دەوڵەتە ئیسلامیەکانی شەروایان کردووە لە هەموو بە هەموو درێژایی ئومەی تاریخی ئومەی ئیسلامی بە درێژایی 14 سەدە ئومەی ئیسلامی اتفاقیان لەسەرەوە بووە کە سونەت سەرچاوی دووەمی تەشریعە و هەندێک ئەوتەیە گوایە خەوارجەکان و معتەزیلەکان سونەیان ڕەفز کردووە لە ڕاستیە خەوارج و معتەزیلە سونەیان ڕەفز نەکردووە بەڵام مەسەلەن خەوارجەکان شتێکیان لە قورئانە نەبینی بێ مەسەلەن وەکو مەسەلەی ڕەجمی زانی ئەو شتانە وتوانە لە قورئانانی ئێمە هینی ناکەن و بەتایبەت چووکاڵۆسیان لە سەحابەش خراپ بوو خەوارج یان تەکفیری سەحابەیانە کرد زۆربیانیان ڕەت دەکردەوە اینجا ئەوانش بەتایبەت توانێت کە حەدیثیان بۆی مەروات کرد زیاتر ئەو سەحابیانن کە فریای خەوارج کەوتن چونکە سەحابێ کۆنەکان کە سەردەمێک کامووی سەحابە بوو هەموو پێغەمبەریان بینی بوو زۆر پێویستیان بۆ نەبوو حەدیث بۆ یەک بگێڕنەوە بەس دوایی کە جیلی دووەم هاتن و پێغەمبەریان نەبینی بوو و ئەیانویست بزان پێغەمبەر خوا چی فەرمووە چۆن ڕەفتاری کردووە چۆن هەڵسکۆتووە پێویستی کردووە سەحابە تراسی پێغەمبەریان بۆ نەقڵ بکەن قسەکان و هەڵسوکە سیرە و سونە هەموو شتێکی پێغەمبەریان بۆ نەقڵ بکەن بەڵێ پرسیارێکی هەموو دوایی دێمە سەر ئەو جۆرە تێگەیشتنی کە لای کۆمەڵی خەڵکی دیاری کراوە هەیە دەربارەی سونەت ئەو مەصدەری تەشریع ئەوانە باسی هەندێک لەواناکە پرسیارەکەی پێشوم ئەوەیە کە هیچ تێگیرانێک لە نێوان ئەم سەرچاوانەی یا تەشریعی ئیسلامی هەیە بۆ نمونە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هیچ تێگیرانێک هەیە لەسەر مەوزوعی ئەمان ئایا ئەگەر چونکە ئەگەر یەک سەرچاوەمان هەبێ مەبەستم ئەمەیە ئەوە تێگیران ڕوونادا سەرچاوەیەکی دیاریکراوتەوە بەڵام ئەگەر بوو بە دوانووسیان لەوانەیە ئەگەری ئەوە هەیە ئەم تێگیرانە ڕووبدا هیچ تێگیرانێک هەیە لە نێوان ئەگەر بە نمونەیە کینی بکەن وەختە زانین تێگیران ڕۆ ئێستا تۆ دەستورت هەیە دەستور تێ و یاساش تێ وانە یاسا شەرحی دەستورە لە پاڵ یاسا چیمان هەیە هینشمانێ ڕێنمایەکانمان ینی یاسا شەرحی دەستورە ڕێنمایەکان خاڵەتر وردەکارەکانە ئەتوانی بڵێ یعنی قورئان دەستورە سنەی پێغەمبەر یاساکانە ئیجتیهادی عولەماکان
یا ئەجماعی ومە یا شتێکە بە ئەمانێت ئەو وردەکاریانە کەینەکەن یا هەندێک جار هەر سنەی پێغەمبەر خۆی هەم یاسایە هەم وردەکاریەکانە هەم ڕێنماییەکانە لەبەرە چۆن لە بینی ئەو دووە عەقڵەن یعنی لە ڕووی لۆژیکەوە هین نابێ ئەگەر لە زەهنی هەندێک مسلمانە لە زێنی هەندێک مسلمانە تێکگیران هەبێت خەلەلەکە لە تێگەشتنی خۆیەتی حتا من ئەو ڕۆژە شتێکم خوێن باسیەکات رسالەیەکی دکتۆرام لایە لەسەر ئەم بابەتە ئەڵێ محەممەد عەلی سابوونی شێخ محەممەد عەلی سابوونی گەنجێکی بینی لە مەجلسێکا بوو گەنجەکە یعنی زۆر هینی کرد کە دەنگی بەرز کردەوە بەوەی کە یعنی بۆی خەڵکی بیبیسێ بۆ تانەدان لە سنەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە پێ و میزی کردووە بەسەر دەموچاوی مناڵێکا و بۆ هینی کردووە ئەتر شێخ عەلی سابوونی لێی پرسیەوە لێی گوتیەوە لە بوخاریایە دوایی کە دەری هێنا خوێندیانەوە ڕوایەتەکەڵێ مناڵێکیان هێنا بۆ ئەو وای لێ تێگەشت کە میزی کردووە بەسەرە بە پێ و میز بەسەرا کردووە بۆ بەرەکەت و هین ئەڵێ بەڵێ حیزەکە لە بوخاریایە بەڵام حیزەکە فەرمی مناڵەکان هێنا بۆ پێغەمبەری خوا خستێ باوەشی مناڵەکە میزی کرد بەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر ئاوی هێنا و منداڵەکەی کراسکە خۆی پاک کردووە یانەمە خەلەلەکە زۆرجار لە تێگەشتنی ئاوا ڕووکەشیەوە ڕوادات ئەگەنا لە ڕووی لۆژیکەوە زانیان معالجەی ئەو مەسەلەشیانە کردووە یعنی مەسئلەی مامۆستا شێخ لەتیفی بەرزنجی خوا مامۆستای ئوسولی فقه بوو رسالەکەی وابزەم الجەمع والتەرجیح شتێکی وایە رسالەیەکی زۆر نایابە دوو بەرگە باسی ئەو شتانە التەعارض والتەرجیح بابەت یان زانایان لەو بابەتە زۆر وەکو بەعەرەبی بڵێ ئیشباع یعنی تێر بە تێر و تەسەلی لەو بابەتە هینە قسەیان کردووە و نووسیوانە ئەگەر شتێک لە ڕواڵەتەکەیە هین بووبێت تەعارض بووبێت عولەمای کۆمەڵێ میتۆدیان گرتووەتە بەر بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو شتانەیە کە لە ڕواڵەتە تەعارض لە نێوانیان هەیە کۆمەڵێک هەن کەسانێک هەن من پێم باشە هەر ئاماژەش ئەگە جەنابەت بە مێژوەکەیان بکەی کەی سەریان هەڵداوە معارضن بەوەی کە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام هاوشانی قورئانی پیرۆز یەکێک بن لە سەر چاوەکانی تەشریعی ئیسلامی ئەمانە کێن مەبەست قورئانێکە بەڵێ ئەمانە کێن کەی سەریان هەڵداوە بۆچی سەریان هەڵداوە تێگەیشتنیان چۆنە قورئانەکان خوان لە ئەسڵا یعنی لە کۆتایی سەدەی 19 لە هیندستانە سەری هەڵدا لەسەر دەستی کابرایەک پێوترێ ئەحمەد خانی هندی ئەحمەد خان ئەمە قازی بوو یا مۆزەفێک بوو لە شەریکەی هندی شەرقی کە سەر بە بەریتانیا بوو ئەم شەریکەی خۆی لە واقع بە ناوی تجاریەوە بوو بەڵام بە ناوی ئابوووریەوە ئیشێکرد بەڵام خۆی هینێکی دەستی ئینگلیز بوو لە وڵاتانە خۆی هینێکی یعنی ڕوویەکی شاراوەی ئینگلیز بوو دەوڵەتی ئینگلیز بوو لە وڵاتانە ئەم پیاوە طبعا لەو کۆمپانیا ئیشەیە کرد پیاوێکی خوێنەوار بوو ئەتر دیارکەوتۆ ژێر کاریگەری ئەوانەوە کات سەیری پێشکەوتنی غەربی کرد و دواکەوتنی وڵاتانی ئیسلامی گەشتێتەوە قەناعەتێک کە هۆکاری دواکەوتنی مسلمانان ڕوایەت و سونەی پێغەمبەر و ئەو شتانێ ئەمە ئەگەر دافعەکە ئەوە بوو بێ نەک ئەوەی کە ممکنە پاڵ یعنی تەکلیفی لێکرابێ یان مەسەن لەسەر دەستی مستەشقەکان مەسەلەن ئەو شتە خراپێتە مێشک چوە مستەشقەکان زۆر ئەم مەسلەی ئەو ڕژیان گۆڵدەزیر و شاخت و ئەمانە دووسێ مستەشقی ڕۆژهەڵات ناسی ڕۆژاوایی هەن ئەمانە پێمان بڵێ کە هەدەفیان چییە لە ڕژیان طبعا هەدەفیان لێدانی ئیسلامە خۆیان ئەزان یعنی ئیسلام بەبێ سونە چونکە تۆ دەستور بەبێ یاسا و بەبێ ڕێنماییەکان بەرپا ناکرێت خۆیان ئەزانن یعنی ئێستا ئێمەش یعنی ئێستا کە سەیری هینی دەرئەنجامی قورئانیەکانەکەین ئەزانین وەلاونانی سونە چ کارساتێکی لێبێتەوە چۆن فعلەن شێواندنی دینی تێدایە و تەشوی و تەحریف وینی دینیت جا ئەحمەد خان هیندیە طبعا خزمەتێکی زۆر بە ئینگلیزەکە حتا لە شۆڕش 1657 کە لە سید عرفانی شەهید ئەگەر شۆڕشێکیان کردش بە ئینگلیز طبعا و کاتێک ئینگلیز چوونە هیندستان بەدەستی مسلمانانەوە بوو 1000 ساڵ بوو هیندستان لەژێر بەدەستی مسلمانان بەڵام بەداخەوە ینی داوایەکی وایە نەکرد بوو هەموو ئەو هیندۆسانە بکەنە مسلمان
ینی بەداخۆ ینەوە تەقسیرێک بۆ لەو سەردەما کراوە مەغۆلەکانیان زیاتر ئاخرشت مەغۆلەکان حکومارکە کە بۆ بوونە مسلمان ئەو وەختە ئابووری و سیاست و زانست و هەموو لای مسلمانان بۆ ئینگلیس کاتن چیان کرد وردە وردە ئەمانیان ئەم پێگانیان لە مسلمانان سندەوە برەویاندا بە هەندۆسەکان طبعا مسلمانان لە ئەنجامە کە هەموو امتیازاتیان لێ سەنراون کرا شۆڕشیان کرد لە شۆڕشەکە خەریک بوو سەرکەون بەڵامەتر ئینگلیس سەرکەوت و بە سەریانە شۆڕشەکەی لێر ئەحمەد خانی هندی زۆر یارمەتیدان دژی شۆژگێڕان وەستا و داڵدەی زۆرێک لە ئەفسەر و یارمەتی بەریتانەکانیدا و داڵدەی زۆرێک لە ئەفسەرەکانیدا ئەتر ئینگلیس پاداشتیاندایەوە کردیانە قازی شەریکەکە و هینی نازناوی سێریشان پێوەست سێر ینی نۆبل نەبیل نوبەلا لە ئینگلتەرا ئەوەی ئەسڵ ئینگلیس نەبێ و لە ئایلە هینەکان نەبێ دیارەکان و ناودارەکان نەبێ ئەو ویسامی نادنێ ئەو نازناوەشیانە پێبەخشی ئەتر ئەم پیاوە حتا کتێبێک تێدا باسیەوە کات کە ئینجیل و تەورات دەستکاری نەکراون یەهود و نەسارە ئەهلی بەهەشتن ئەو شتانێک کێستاندێک لە قورئانەکان و مەسەن عەبدولکەریم سروشوانە دووبارەیەکەنەوە اینجا یینیشی کرد کە سونە ئەگەرمانێ پێشکەین و بمانوێن بین ئەبێ دوای قورئان بکەین سونە هۆکاری دواکەوتنیەمەیە وە کۆمەڵە شەرتی زۆر سەختی دانا بۆ ئینکردن بۆ قبولکردنی سونە تعجیزی پێوتە شروط تعجیزی دوایەوەتر طبعا کۆمەڵێک کەسایەتی تری شاتن وەکو عەبدوڵڵا جەگرالەوی ئەسلەم گراکبۆری دوای حافظ کابرا ئاخیریان ئەخیان کە ئەحمەد پەرویزە لە هەمویان چالاکتر و ئینتر بوو ئەمانەتر کۆمەڵە جەماعاتیان دانەیەکیان بە ناوی طلوع ئیسلامێکیان بەناو ئومەتی ئیسلامێک مؤلفاتی زۆرشیان لەو بارە داناوە دوای ئەم فکرەیە نەقڵبوو بۆ مسر لەسەر دەستی کابرایەک بەناو تەفیق سەدقی طەبیب بوو کتێبێکی نووسی مەقالاتیان نووسی لە مەنارە ئەلئیسلام والقورئان وەکەفا دوای عولەما ڕەدیان دایەوە مەجەلەکەی ڕەشید ڕەزا بوو خۆزان محەممەد ڕەشید ڕەزا عالمێکی گەورە بوو بەستر ئەو دەرگایی کردووە بۆ کابرای ئەو قسانە بکات ئەلەما کە مناقشیان کرد و ئەحراجیان کرد و هینیان کرد ئاخری چوە سەرەوەی کە بڵێن بە سونەی عەمەلی هینە سونەیە دوایان فکرێت طبعا بڵاو بۆ چوو بۆ سووریاش مەسەن ئێستا لە بە وڵاتانە تەقریبان لە وڵاتێکا سێ چوارێکن بانگەشە بۆ ئەم بیرۆکەیەکەن کە سونە بەلاوە بنجێ هەندێکیان تر یەک چینیش نین مامۆستا هەلوێستی زانایان و زانایانی ئەهلی سونە و جەماعە بە ئامانی دەربارەی ئەم جۆرە بیرکردنەوانە و ئەو جەماعەتانە چییە؟ تەمە خۆی قورئانەکان یەک چینین ڕاستەکەی چینێکیان بە تەواتی قورئان سونە ڕەفزەکەن وەکو مەسەلەن کابرایەکیانە بەناو ئەحمەد سوبحی مەنسوور لە ئەمریکا ئێستا سایتێکیشیە بەناو ئەهلی قورئان وابزانم خەڵکی تریشتان لە سووریا مەسەلەن لە تونس لە جەزائیر لە مەغریب لە عێراق لە ڕەنگە لە کوردستانی شاهبێ ئەمانە طبعا ئەمانەی کە کە ڕەفزی سونە ئەکەن بە هینی بە کوردی تەکفیر ئەکرێن ئەوانە چووکە باوەڕیان بە ڕوکنی دووەمی شەهادە نییە و یانێ لە پێگەی پێغەمبەر بن صلی الله علیه وسلم خوا کاتێک کە ئەو هەموو ئاەتی لەسەر پێغەمبەر دابزاندووە و فەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک و ئەو هەموو پێگەی پێبەخشیوە ئەوان ئەیانوێ لەو پێگەیە بن و ڕۆڵی پێغەمبەر سفر بکەنەوە صلی الله علیه وسلم حتى ئەحمەد سوبحی مەنسوور ئەڵێ الإيمان بمحمد كفر والإيمان بما أنزل على محمد إيمان يعني تو بار هنان بمحمد كفر بلان بار هنان بوي دابزي بسر محمد أو إيمانا طبعا معناته حكم الشرعين ومعنى مدرسة وأبناء فرقيك أوان الشيء ك بعض كان ما بس دواي سنة عملية كمين نوێژ و ڕۆژ و ئەو جۆرەشتانی کە بە عەمەلی بە متواتری بۆمان ماوەتەوە چونکە بازێکی هەڵێنە ئێمە سونەی متواتر قبوڵەکەن سونەی متواتریش طبعا سونەی ئاحاد هەموو ڕەفزەکەن و هەندێکیشیانە سونەی ئاحاد مەسەلەن سونە بە متواتر بە ئاحادی خەنە ژێر پێوەری خۆیان و هەندێک پێوەری تایبەتی خۆیان زۆر جار میزاج دەورە بینێ زۆر جار کەوتنە ژێر کاریگەری کولتوری ڕۆژاوای پێشکەوتوو ئەمانە دەورە بینێ بە زیوی خۆیان بەرامبەر بە
بە ئیسلام با بڵین یا بەرامبەر بە غەرب بەزیوی ئەمان لێکە کۆمەڵی پێوەری تر جیاواز لەو پێوەرانی زانایاندانەوە بۆ خۆت لەو ئەزمونەی کە هەتە لەگەڵ خوێند و بە دوواداچوونەی کە کردو تەیانی دیانترین قسەیەک کە هەت بێ بۆ ڕەتدانەوەی ئەم جۆرە فکر و بیر و بۆ چوون و گومانانەی کاوان دروستیەکەن لەسەر فەرمودەی پێغەمبەر چییە؟ ینی چۆن پێمانەڵی کامانە بیرکردنەوەیان دروست نییە؟ من طبعا لەو بوارە کتێبێک نووسیوە و کتێبێکی ترشم بەدەستۆیە کتێبێک نووسێ بەناوی گرنگی فەرمودە و ڕۆڵی ڕوایەتەکان بۆ تێگەشت لە قورئانی پیرۆست ئەمە بەشی یەکەمە طبعا لە باسی گرنگی فەرمودە یا ڕۆڵی پێغەمبەرم کردووە لە ڕوانگەی قورئانەوە لە ڕوانگەی حەدیسەکانی پێغەمبەرەوە خۆی لە ڕوانگەی هەڵوێستی سەحابە اینجا تابعین اینجا دوای تابعین ئومەی ئیسلامی چەند بایەخ درا بە سونەی پێغەمبەری خوا صلی الله علیه و وە بە گرنگی ڕۆڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و اینجا دوای هاتم هەشت بوارم جا کردوێتەوە کە ئەم هەشت بوارە بەبێ هین بەبێ سونە بەبێ گەڕانەوە بە سونە ناتوانین لێی تێبگەن یەک لەوانە بەبێ گەڕانە بۆ ڕیوایەت بەعام یەک لەوانە کۆمەڵی زانیاری گشتی دەربارەی هەر قورئان خۆی چۆن دابەزیوە چۆن نووسراوەتەوە کەی دابەزیوە کێ نووسیوێتەوە مەسەلەن قورئانی مەکی چییە قورئانی مەدەنی چییە ئەسباب نزول چییە مەسەلەن قراءات و تەجوید و قراءات و شتانە تەفسیری قورئان کۆمەڵی شتێ پێوتێ مبهەماتی قورئان یعنی ئەو شتانەی قورئان ناوی نەبردوون بە ئەلەذینە بەوانە ناوی بردوون مەسەلەن ئەمانە هەمووی کۆمەڵێک اینجا ئەحکامی تەشریعی یان هەشت بوارم جا کرد ئەم هەشت بوارە ئەگەر بێت و نەگەڕێتەوە بۆ سونە ناتوانێت لە قورئان تێبگەی بەتەمان بۆ بەرگی دووەم بوارێکی تر ئیزافە بکەم ئەو شوەیە کە بەبێ سونە هەر ناتوانانی دینداری بکەی ناتوانانی پەیوەندی بەخواوە بکەی چونکە سونەیە پێتەڵێ لە بەیانی و هەڵئەسی چۆن پەیوەندی بەخواوەکەی هەر لە بەیانی و هەڵسی کۆمەڵە دوعات فێرەکە ئەچیتە دەرەوە هەرەچی بۆ دەستنوێژ مەسەلەن بۆ حەمام کۆمەڵە دوعات فێرەکە هەمووی ڕەبتی بەخوا بەردەوامە هەر لە بەیانی لەخەو هەڵەسی ئەتبەستێ بەخوا تا ئەخەوی کە لە خەوشە خەوە بینی هەڵەست کە خەبەر بووە پێتەڵێ چۆن مامەڵە بکەی ئەچیتە دەرەوە چی دوعای بخوێنی ئەچیتە ماڵی خزمێت چی دوعای بخوێنی ئەچی بۆ لای نەخۆش چی دوعای بخوێنی ڕۆژ ئەگیرێت چی دوعای بخوێنی مەسەلەن بارانە بارێت چی دوعای بخوێنی هەورەتر شقەیە یعنی لە هەموو حرەکات و سەکەنات تا سونە بەستوتی بەخواوە قورئانە فەرمێ ذکری خوا بکەن یادی خوا بکەن هەروکو چۆنە فەرمێ نوێژ بکەن بەڵام پێمان ناڵێ چۆن نوێژ بکەین سنە قورئان پێماڵێ یادی خوا بکەن بەڵام سنە بە تەفسیری بۆمان دەرەخا مەسەن لە هەموو حاڵەتێکە لە نوێژی مردوو چۆنەکەی نوێژی سەفەر چۆنەکەی نوێژی حاجز چۆنەکەی نوێژی جومعە چۆنەکەی دەیان یعنی هەر بۆ ڕیاضە ساڵحین هەر کەسێک ناگە ڕیاضە ساڵحینتان بینی بێ لە ڕیاضە ساڵحینە بۆ دەرەکەوێ یعنی سونە چەندێ دەوری هەیە لە دینداریە و لە بەستنی ئینسان بەخواوە و لە مامەڵەی ڕۆژانە لە ئەتەکێتی مسلمانەتیە لە هەموو تەفاسیلی ژیانتە سونە فێرتەکە یعنی ڕێنمایەکان یعنی بە تەفسیلی پێتەڵێ چۆن مامەڵە بکەین بەرگی بەشی دووەمی کتێبەکەم کە بەدەستمەوەیە پرسیاری جەنابەت هەلستە بەناوی القورئانیون هاتووم مێژوویان طبعا کەسایەتیەکانیان اینجا پاساوەکانیان وەڵامی پاساوەکانیانم داوەتەوە بەڵگەکانیان ئەو بەڵگانەی کە ئەیهێننەوە چی لە قورئان کۆمەڵ ئاەتێنەوە لە قورئانە و چی ڕخنەکانیان لە سونەی پیا کۆمەڵی ڕخنەیەکرن لەسەر سونە مەسەلەن مەسەلەی نووسینەوەی سونەن مەسەلەی کۆکردنەوەی مەسەلەی ڕوودانی هەڵبەستن لەناو فەرموودا مەسەلەن جوازی نووسینەوەی فەرموودە بە گێڕانی فەرموود بە معنە إلى آخره يعني كومل همو وڵامی ئەوانم داوەتەوە ئەوان مەسەلا یەکێک لە گومانەکانیان ئەگەر بینە سەری باسی بکەین بەوەی ڕوون بێت بۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوان واڵێن پێغەمبەر خۆی فەرمانی نەکردووە بە نووسینەوەی و پاراستنی فەرموودەکانی لەبەرەوەی کە مەصدەرێکی تەشریعی بەڵێ ئەمە طبعا زانایان من مناقشەم بابەتەم زۆر بە تەفسیلی کردووە زانایان طبعا سەحابە سەرەتا طبعا پێغەمبەری خوا قورئانشی کۆنە کرد بووی و کۆکردنەوە خۆزانانی کاتێک کە عومەری ڕەزای خوا لەبێ هات بەلای ئەبوبەکر ڕەزای خوا لەبێ فەرمووی بە قورئان کۆکەنەوە خەریکە ئەوانی قورئانیان لەبەرە هەموو ئەم ئەکو شەهید دەبن لە یەمامە
لشر مسلمة كذابة أبو بكر فرمي شون شتي بكين بيغمبر نيكرد به بلا بيغمبر خوا صلى الله عليه وسلم بعام لسرتاي هنا نهي كردوه لنوسينيو فرموده بو هندك تايبت نبي بتايبت باندك همو زانان ألين أو بو سنة يكلي قرآن نبي بلام أو كساني كوقسي كان بيرانا شوتك بيغمر خوا لو كاتي كان نهي كردوه لنوسينوي بلام فرماني دا لبركردني وفرماني دا بجيرانوي وفرماني دا بقاندني بخلقي تر وكو خوي نظر الله امرئا سمع مقالتي فبلغها كما سمعها فرب مبلغ أو عام من سامع ورب فقيه ورب حامل فقه إلى من هو أفقه منه يعني بيغمر إن جاء بيغمر خوا هرشاك على سروهاني كدروه كان أغلب اسم بدمي يعني بيغمر خوا صلى الله عليه وسلم أقل نهي كربي لنوسني القرآن لهم صحابي نهي نكلوس عبد الله كري عمري كري عاص صحيفي هبو جاهر كان قريش دواي فتح مكان تاني عبد الله تو بيغمر خوا لهم حالتك أقصاك جاهر توري جاهر مزاج توامنيجا توامينك أنو شو ما هو دسي قلت ولا دعاء شو خدمة بيامر روش كان بيامر خوا وتيار صلاشتي كوان وتو بيامر خوا فرمي بن سفه والذي نفسه بيد محمد بيد لا يخرج منه إلا الحق بينو ساتيم لي بيستي بينو حقنا بلمس معني بيامر محمد لا تدرس خواش فرمي وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى جاء بيامر خوا يعني أصحاب زور باش تيجيشتبون كبيامر خوا لو فترة نيكر وفعلا لقربو بيغمر خوا أمين بو زور أمين بو لسر وحي هرشتك هين بوايا زور احتياطاتي زور أكرد زور احتياطاتي أكرد أقربات أمريكا شايع بوايا همو خلقي حديث بنوسنو أو وقتا نأزان راك فعلا نأزان راك هما حديثة كما آيات تيكلبو بس كنسراني حديث دياري كراوبون أو وقتا ترتو معلومة أواني تر نسراني وحي جواز بون أواني كأزنا بيدرابو سنة حديث بن سنوا دياري كرابون أبو هريرة أبو عبد الله كري عمرو كري عاص بو مثلا كومالي هاولان بون إزنا بيدرابو حتى بيامر خو مثلا فيني حجة الوداع أفرمي اكتبوا لي أبي شاه جاء علماء وتيجيشتون يعني بيامر خو صلى الله عليه وسلم لو سرتان نهي بلام دعيك قرآن كوكرايا قرآن كوكرايا ما ترسيه هنا ما تيك البيت أكثر أصحاب تيجيشتن ك مسألة نوسينوي سنة ورزقار كردني لفوتان أركي سرشانيانا وقرينجا وعملكيو داسي بيكرد يعني هل الزمان صحابه وهبوا كتم بلا موكو رسمي عمر كوري عبد العزيز لصالي نوتنوا صد يعني نوتنوا تقريبا لسدي سرتاي دوهم ولا سرتاي سدي دوهم أكاد وكو أمريك أمر تركب بأمر خليفة تر أو حرجة نما يعني تر أجر كسك لوبر هسي بحرجة كرد بيت لو هيك سنة بنوسيتو تر أو حرجة نما إجماع أمي إسلامي لسرين بكان وسنوي السنة أم جارة يعني من هروايتي يعني إخوة شرفي نوسنوي قرآني بخشي بالصحابة شرفي نوسنوي سنة وكوكرنوي نوسنوي سنة بخشي بتابعين وبواب كابون بخير القرون براستي جزاك الله خير برسيار زور ما بيكين بلا بعد الفرق بدين بمجنجانا كبجداري برنامج كمان بكن اگر برسيار سرنجي كان هبه بخير بين دوباره فرمون اگر برسيار سرنجي كان هبه درباري تشريع إسلامي ومصادر كان تشريع. بسم الله والصلاة والسلام على مبعوث رحمة للعالمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. خيراتني جنابي كأكتورة كين تخش معنا وزنا ما مصر ببرنامج بيزكي. زور سباس. وسلامتك يا ربي. ما مصر برز لسر بابتي قرآن كان كفرموتو برنامج كتبو بيشكشين خازاباته. ما مصر أزمان أتواني بلين إما أم جماعة قرآن كان لسر إسلام حساب ناكرين. شكا معلومي جنابتنا كأخوي جوري القرآن فرمي. فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم مما حرج مما قضيت أما أو جيدا وأطيعوا الله وأطيعوا الرسول كفرمي كجناب أماجد بها أما تفسير كنا فرمي وأطيعوا القرآن وأطيعوا الحديث أم كأمان الرتقنوا كأوكم سمعنا الله سمعنا وأطعنا الله سمعنا وعصينا ويهودي كان أما درياناك لا دائرة إسلام أمان طبعا أمان يعني قال وردي كيتو الواقع
يعني دو سێ تاوان ئەنجامەدەن یەک جورئەت بەرامبەر کەلامی خوا يعني تۆ نزیکەی هەفتا ئاەت بە ئەمر بە ئیتاعەت پێغەمبەرەکە تۆ بڵێ ئەمانە بۆ سەردەمی خۆی بووە ئەمانە بەچی دلیلێک دلیلتان چییە کە هەفتە خوا فەرمێ لەقەد کان لەکم فی رەسوول الله ئوسوة حەسەنە لە سورەی جومعە فەرمێ هو الذي بعث في الأمين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلم الكتاب والحكمة إن كانوا من قبل لفي ضلال وآخرين منهم لما يلحقوا بهم يعني آخر يعني بو خلقاني كتير كيشتا نهاتون صريح القرآن فرمي بيشنغا بو ايوه نكر من لو كتبه اما جنبه خو فرمي ابراهيم بو ايوه بيشنغا بيغمبري خو كبيغمبر وحي بو دي فرمي ابراهيم وشون كوتين بو ايوه بيشنغن اما كي لوجيكيه بيغمبر بو ابراهيم بو بيغمبري كوحي بو دابز بيشنغ بي بلان بيغمبر خوان بو ايوه بيشنغ نبي ابراهيم بو ايوه بيشنغ بي خو اته ايوه شمولك بو بيغمبري خو سنه بيغمبري خو بو ايوه بيشنغ نبي طبعا ما يعني ما جرأتك جوريه برامبر كلام خوار يعني ردي تعطيل بيوتي تعطيل لكار خستني نزكي حفتا آيات وإن جاء جرأة كردني كي زور تأويل كردني يعني تحريفي معنى آياتنا طبعا القرآن يعني دعاء ابن فرقيك بوكو يعني بشكل فرقة إسلام فرقة كان هرخوان بمسلمان نازان ئەمانە یەکێکن لە فرقە هەرە گومڕاکان چونکە ئەمانە گەورترین تاوانەکەن چونکە بە قورئان ئەدەن لە ئیسلام یان بتۆ بێی بە کتێبەکەی بتوێ لە ڕێی کتێبەکەیەوە ئەم دینە بڕوخێنی یان گەورترین تاوانێکەمان ئیکن بێئەدەبی بەرامبەر خوا بەرامبەر کەلامی خوا جورئەت لە تەفسیرکردنی خوا کەلامی خوا ئاراستەکردنی کەلامی خوا تعطیل و لە کارخستنی دەیان ئاەتی قورئان تاوانێکی گەورەیە تەوا بنە فرقەیەکی ضالە فڕیان بەسەر لە داهاتوە لەم کتێبە باسم کردووە لە داهاتوە فڕیان بەسەر ئیسلام و نامێنێت ئیتمان بۆ ئومەی ئیسلامی نەماوە نامێنێت ئێستا هەروان يعني لە هیچ قەزەیەکی ئومەی ئیسلامیە پشتیوانی ئومەی ئیسلامی ناکەن دەستخۆش پرسیاری دووهەمت بەخێرە مامۆستا خۆشەویست ئەم قورئانیانە وەک ئەوەی کە جەنابەت باس کرد ڕەدی حەدیث بە هەموو شێوازەکانی بە مەسەلەی متەواتر و ئاحاد و هەتا کۆتایی بەس بۆچی کار بە حەدیثە قودسیەکان نەکەن کاری پێکەن بەڵێ کار بە حەدیثە قودسیەکان نەکەن و زۆر بابەتیشان لەسەرەوە شەرحەکەنەوە کە ئێمە قورئانی پیرۆز لە سەردەمی پێغەمبەر خوا کە دابەزیوە هەر ئاەتێک کە دابەزیوە دوو شایەدی هەبوو و نووسراویشە و بەڵام حەدیثەکانی تر کە پێغەمبەر خوا قودسیەکان کە باسی کردووە تەنها خۆی فەرمێت ئەمە حەدیثی قودسی ئەمە خوای گەورە بەو بناکە فەرمێ لە سەرەتای حەدیثەکە کە ئەفەرمێ مثلا لا پیغمبر خاص صلى الله عليه وسلم كخواي جورا او افرمي يعني حديثك كان پیغمبر خاص اما طبعا من قران كان اما جنب ده بعض كان بمزاج مع الله لقل فرمداك بمزاج حتى فرمديك او قسيم ومسا عباس اما جي بيداوتي امان لين پیغمبرنا يكردوا لانه سنو حديث بلغان فرمديه بس بولي برقا بفرمديه هنيتو بولي را باورد بيتي لما لقال هوا ارزي خوتا اقونجي او صحابي كو حديثي روايات كرا ابن مسعود انا ابي سعيد الخدري والله ابي سعيد الخدري خوي هزار ونزكي 600 حديث روايات كردوا اگر ابي حديث ابو سعيد الخدري اولي تجيش شلون خوي هزار 600 حديث روايات كرد ما ملك الا بمزاج لقال حديثي لقال هني تراث پیغمبر صلى الله عليه وسلم هندي كان رفزه كان اساسا مش تي رفزه كان نسبه درايبو بيا اما الرنق اوانيان بيت ك زور نالن هم رفزه كان بلان بمزاج ما ملي حديث قدسي جاوز كي تشريعات ثانيه زاتر بيوتر رقائق يعني بيوتر هنا كان كواتر بمصدر تشريع هنا بكارنا هنا اشتباس مثلا خاف انا وعبدي في شأن عجيب مثلا أخلق فيعبد سواي يا مثلا فرمي أيها الشاب التارك شهوات يعني اشتكان بيوتي رقائق أو العقيب بدل أو جورشتان فرموا قلوا بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله من أي مصطفى مع مصالح بن كيروشن بو فكر نولا بركني قرآني بيروس بس خوشين برنامج جوان هندي كم بخيراتني دكتوري برازي شكم الله يبرسالك من بكاك دكتور والمناو كساني ك نا نخوان نا قرآن كان باشا شون هندي فرائزي دين جبجي كان لكاتك يعني
قورآن فەرمانی پێ کردووە ینی هاوکاری بەڕێزم فرموده باسی کرد فەرمووی فەلا وربک لا یؤمنون بی حتى يحكموك فيما شجر بينهم يعني شلون لم آتتي يعني كبيغمبري خاصة صلى الله عليه وسلم كان بشهاد لبيني خوانه كخواي قروي في فرمو أما شلون بابة اللي قد نوعني شلون أتوانا يعني أو فرايزان كلا دينا توجه بجيكن كاتك آياتي قرآن أوان بيا فرمي أستاذ كان دس خوش بيا بلا بشي كان لم كساني كنوع أخواننا قرآن كان باورم به هەندێک حەدیث و باورم به هەندێکی نییە عەقڵەکەنە پێوەر ینی عەقڵ گونجاو بۆی بیکەنە پێوەر بۆی لەو بابەتانە ئیشی پێ بکەن کە حەدیثەکان بەڕاست نزانن دەست خۆش بەسبەت مەسەلەی هینەوە جێبەجێکردنی عیبادات تۆشتانە قورئانەکان یەکێ لە مشکلەی قورئانەکان یعنی ئەوانەیە کە سونە بە تەواوەتی ڕەفزەکەن چونکە زۆرێک لەم عیبادەتانە سونە معنە شەرعەکەی پێبەخشیوە ئەمان چیڵە ئەمان ئەگەڕێنەوە بۆ معنە زمانوانەکانی مەسەل سەلا خۆی لە ڕووی زمان و یعنی دوعا یا پەیوەندیکردن لە ڕووی شەرعەوە یا پێوتێ تێرمینۆلۆجی لە ڕووی تێرمینۆلۆجیە لە ڕووی عەلمی مستەلەحەوە وەکو زاراوە یعنی بریتیە لەو عیبادەتی بە تەکبیرەی ئیحرام دەست پێکا بە سەلامدانەوە تەواو بێت کاتێک کە دی ئەم دقانە ئەگەڕیتەوە بۆ مانە زمانوانەکانی یان معنە شەرعەکەی لێ لابێ ئەو وەختە هەیانە یعنی ئەڵێ نوێژ ئەم عیبادەتانە نییە لەم یعنی جێبەجێکردنی لەم عیبادەت زۆر ناکۆکن لە ناویەکە زۆر لەو پەڕی یانوانێکی لە ڕخنەکانی لە سنەوەیە کە سونە هۆکاری پەرتوازەی مسلمانانە بەڵام کاتێک کە سەیری خۆیانەکەی کاتێ کە سونە لا ئەبەی پەرتوازەیەکە لە سەرتا دەسبێت هەر جارێ لە معنای سەڵات و دەست پێکە لەوێەوە کە ئایا سەڵا ئەم پێوتێ سەڵاتی حرەکی ئەم عیبادە حرەکیەیە یعنی نەک ناکۆکیمان نامێنێ بەڵکو زیاترە بێ هەر زۆر زیادە بێت زۆر هەر ئێستا هەموو ئومە ئیسلامی تا ئێستا ئەزان نوێژ چۆن نەکرێت نەختێ خلافاتێ لە بینی شیعە و سونە لە کاتەکانیە لە مەسەلەن لە هەندێ وردەکاریە ئەمە باقی شتەکان هەموو یەکین ئومە ئیسلامی و ئیجماعان هەیە لەسەر چۆنێتی نوێژکردن بەڵام ئەوان بەعزێکیان ئەڵێن دوون بەعزێکیان نوێژ ئەم مەقسەد لێ ئەم عیبادە حرەکیە نییە ئەم جوڵە ئەم شتانە بەعزێکیان ئەمەیە بەڵام سوژدەیەکی تایە و ڕکوعێکی تایە سوژدە پێش ڕکوع بن یعنی هیچ پێوەرێکیان بازێکیان دوو نوێژە لە ڕۆژێکە بازێکیان سێ نوێژە لە ڕۆژێکە بازێکیان پێنجە بازێکیان یعنی هیچیان نییە وەکو بۆم باسکردن ئەینجا شێوازەکانیان مەسەن چیتیا ئەخوێنەوە چیتیا ئەڵێن چیتینە یعنی یەک عالەمێکە لە فەوزایەکیان ناوتەوە ئەو سەری دیار نییە خۆشیان لی تێناگەن طبعاً پرسیاری دووەمت تۆزێ بە کورتی وەڵامی پرسیارەکانمان بدەیت بەزمەت پێوەری عەقڵەوە عەقڵ معتەبەرە لای شەرع عەقڵ مەناتی تەکلیفە لە شەرع ئینسان یەکێ لە شروتی تەکلیف عەقڵە و ئینسان عەقڵی نەبێ مکەلەف نییە عەقڵ محتەرەمە لە ئیسلامە بەڵام عەقڵی ئێمە عەقڵی کولیمان هەیە و عەقڵی تاکەکانمان هەیە عەقڵی تاکەکان جیاوازە قەت دوو کەس عەقڵیان وەکو یەک نییە ئاستیاق ئەگەر عەقڵی تاکەکان بکرێتە پێوەر ئەو وەختە هیچ شتێک لە جێ خۆیان نامێنێت بەڵام هەندێک مەسائلەی پێوت مەسائلی عەقڵی کولی خەڵکی هەمووی متەفقن لەسەری ئەوانە معتەبەرن ئەمە عەقڵی تاکەکان تۆ عەقڵ بەشتی ئەشکێ من عەقڵ پێ ناشکێ تۆ بە نەوع لی تێگەی من بە نەوەیەک باید بەسێک نمونەیەکتان بۆ بێنمەوە مەسە عەدنان ئیبراهیم بە مەسەلەی عەقلانیەت لەو حەدیثینە ڕەت دەکاتەوە کە فەرمێ ماتە ڕەسوڵڵاهی و دِرعه مەرهوونەتون عیندا یەهوودی پێغەمبەر خوا فاتی کرد و درعەکەی ڕاهن بوو لای جوولەکەیەک هەڵێ پێغەمبەر لەو هەموو سەحابە دەوڵەمەنە ئەو ڕئیسی دەوڵەتێکە لە هینە ئەچێ یعنی درعێک لە یەهودیەک تێناگامە گەر لێکی باتەوە پەیامێک کە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم بۆ معایشە بۆ پێکەوە ژیان خۆ پێغەمبەر فەرمێ بۆی ئێمە تێبگەێنێ چۆن پێکەوە ژیان بکەین لەگەڵ غەیری خۆمانە قەرزیان لێ بکەین شتیان لێ داوا بکەین مامەڵەیان لەگەڵا بکەین بەس کابرا کە خۆی تێنە ئەبعادەکانی ڕەهەندەکانی ئەم ڕەفتاری پێغەمبەر خۆ پێغەمبەر بیستە مەدینەیان بۆ پڕە کرد لە خشل و لە پارە سەحابەکان بەس پێغەمبەر پەیامی بە ئومەتەکەی بگەێنێ چۆن لەگەڵ غەیری موسڵمانە مامەڵە بکەن کە لەگەڵ تایە لە وڵاتەکە لە شارەکە بەیەکەون بەڵێ فەرموو قوربان بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم.
دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم بەخاتنی دکتۆری شاگەین من هیچ پرسیارێکم نییە بەس دەستخۆشی لە دکتۆر و بەرنامەکەتانەکەین دەستان خۆش درێژ ئێوە پرسیارتان هەیە؟ سەرتا بسم الله الرحمن الرحیم پێشەکی بەخێراتنی مامۆستا بەڕێزمانەکەین و پاشان خۆی گەورە پاداشتی باتەوە ئینشاءالله هەمووی بە ئەجر و توێشی قیامەت بە بنووسرێ. مامۆستای بەڕێز گەر خۆشمان بناسێنین ناو مۆفە و خوێندکاری ئامادەییم خزمەتتانە پرسیارێکم هەبوو بۆچی لە پێشینی ئەم ئومەتەیە نە ئەو بترا کە زانایان تەنها حەدیسەکانیان حفظ کردووە و فەهمیان کەم بووە بەڵام ئێستا کۆمەڵک پێیا بوون بە ناوی قورئانیەکان کە ئەوە ئەوروژێنن کە زانایان تەنها حەدیسەکانیان نەقڵ کردو ببێ ئەوەی کە گرنگی بن بە ناوەڕۆکەکانیان. دەست خۆش بێخۆ تاڵ ئەکسەر ئەوانەی و قسانەکەن هەر نازان زانامای ئەنمان چیان وتووە هەر ئاگان لە توراسی ئیسلامی نییە هەر نازان علەمای ئێمە چی بەحرێک بوون لە عەلمە موسوعە بوون علەمای کۆن موسوعە بوون یعنی فەقیه بووە طەبیب بووە فەلەکی بووە شەرعەزان بووە زمانزان بووە هەموو عەباقیرە بوون هەموو علەمای زۆر گەورە بوون بەعەکسەوە ئەمە دەلالە دەسەوێت کە ئاگان لە توراسی ئێمە نییە ئاگان لە علمی زانانی کۆن نییە ڕاستیەکەی ئەمە هینی جالی خۆیانە ئەسڵەن یعنی هین مەسئلەی گێڕان حەدیث علمی حەدیث لە ئیسلامە یەکێکە لە مەفخرە ینی جێ شانازیەکانی ئومەی ئیسلامی لە مەسئلەی وەرگرتنی خەبەر هەساتەوە خەبەرێک ئەمڕۆکە بڕۆ سەیری یوتیوب و دەستگا هینەکان بکە خەبەری بۆ گێڕنەوە بەس تۆ زۆر ئەگەر دڵنیابی لە خەبەرەکە بێ بزانانی ئەمە لە کێی بیستووە اینجا بێ بزانانی ئەو کەسە چۆن کەسێکە میولی چییە ڕازگۆیە ڕازگۆنیە ئینسانێکی باشێت ئەو لە کەسێکی وەرگرتووە پێوتێ تەوثیق الأخبار تەوثیق الأخبار یان دڵنیابوون لە صحەتی خەبەرەکە لە ڕێی زانینی ئەو کەسانی کە خەبەرەکەی لێوەرە ئەمە علمێکە پێش مسلمانە کەس نەی بووە و ئەم مەفخرە و جێ شانازی ئومەی ئیسلامیە لە داهێنانی ئەم زانستە بۆ وەرگرتنی فەرموودەکانی پێغەمبەر و بۆ وەرگرتنی مەسالی تاریخیش لەبەرۆ زانان ئەمە تۆمەتی کەسانێکە کە ناشارزان کە ئاگان لە جهد و هینی عولەمان دەستخۆشی لە مامۆستای بەڕێزەکەین زۆر سوپاس دەکەین من وەکو خۆناساندن من سایە مەهدیم خوێندکاری ئامادەیم من دوو پرسیارم هەبوو هەر دووکیان پەیوەندیان بە یەکتریەوە هەیە یەکەمیان ئێمە چی بکەین یعنی ڕۆڵی ئێمە چییە بۆ ئەوەی کە ئەم کۆمەڵە کەسانە لا ببین یعنی تێگەیشتنە ڕاستکەینەوە یاخود دووەم پرسیاریشم ئەگەر کەسێکمان بینی جاهیل بوو بە قورئان و جاهیل بوو بە سونەت بەڵام هەر وەکو چۆنەڵی قسەیەکی لە شوێنێکا بیست بوو دوان کەوتبوو چۆن وەڵامی ئەمانە بینەوە قسێکی زۆر پرسیارێکی جوانە دەست خۆش بێخوا زۆر گرنگ بۆ خۆش مەبەست و سەرەتا باسی بکەم بەڵەتر تۆ بیرخستمەوە دەست خۆش بێخوا چۆن من هینێکتانێمێ با بڵێن بنەمایەکتانێمێ یا پیۆرێکتانێمێ ئەم فرەقە ئیسلامیانە چۆن دروستە بن تاقم ئیسلامیەکان نەفەرێک دێت شتێک بە خەیاڵا دێت لەوبەر نەوتراوە تەبەنیە کات و دوای وردە خەڵکی لەسەر پێگەێنێ و سەرەکەی فرقەیەکی لێ دروست بوو هەر مەسئلەیەک یعنی تۆ گەر مەسلەیەک نەزانی ئەگەر نەزانی تۆوەکە هین بکەی یعنی هەڵسەنگێنی لە بەرهەمەکەی ئەتوانی هەڵی سەنگێنی تۆ مەسەن شتێکە فکرەیەکە سەرتا نازانی چۆنە بزانە عولەما چی ئەڵێن دەربارەی بزانەمە لە ئومەی ئیسلامیە کەسێک پێشە وتوێتی یان هینکردنی شتێک هێنانی شتێک کە ئومەی ئیسلام بە درێژای 14 سەدەنیان وتووە و بڵێوانە هەموو هەڵە بوون دیانی بە هەڵەدانانی هەموو ئومەی ئیسلامی و کەسێکە سەیری خۆشیەکەی گەنجێکە یا کەسێکە عەرەبیزانێکی باش نییە شارزانیە لە علومی شەرعیە زۆرێک شاعر قورئان نازان بخوێنن ئەمە معنە کەسێک سەر لە شێوە کەسێک گومڕایە کەسێکی یعنی مەغرورە کەسێکە لە خۆباییە یا جاهیلە یا پاڵ یا مەسەلەن هین کراوە ئەگینات هەر شتێک هەر کەسێک هەر شتێکی وت لەوبەر نەوترا بێ و جیاواز بێ و لەگەڵەوەش ئەوانەی پێش خۆی تۆمەتبار بکە هەموو ئومەی ئیسلامی تۆمەتبار بکات ئەمەوە بزانە شتێکی هەڵەیە وە شتێکی پێچوانەی ئەوەیە کە خوا سوبحانه وتعالە ئەوێ ئەگینە ئەم دینە ئەوەنە غامز نییە ئەگەر ئەوەنە غامزە یعنی 1400 ساڵ کەس لی تێنەگەشتووە
2004 ئێستا توێلێت ئەمە چی لۆژیکێکە دەستان زۆر خۆش بێ. لۆژیکێکی سەقەت دەستان خۆش بێ. فەرموو. بسم الله الرحمن الرحيم زۆر بەخێر هاتنتانەکە مامۆستای بەڕێز یاخوا بەخێر بن من ئیلهام عەباسم خوێندکاری ئامادەییم وەکو کاکە بەڕێزەش باسی کرد من بووە پرسیار لام جەنابتان باسی قورئانتان کرد و هەروەها فەرموودەش بەڵام ئایا ڕۆڵی فەرموودەی قودسی لێرە چییە و پێگەی چێ لەو بابەتە بۆچی هەنێکیان باوەڕیان پێی هەیە و هەنێکیان باوەڕیان پێی نییە بۆم باس کردم فەرمودەی قودس جیازەکە لە فەرمودەی ترچیە وڵا پێغەمبەر خۆی ئەفەرمێ خواوە ئەفەرمێ لە فەرمودەکانی تراوە نافەرمێت هەر خۆی یەکسەر ڕاست دوو فەرمودەی قودسی زیاد پێوتە بابی ڕقایق نازانم بە کوردی چی لێ بکەم بابی ڕقایق یعنی ئەو شتانەی ناسکاری یان ناسکاری مەسەلا بینی کە حادیسی قودسی خوێنیتەوە عەتەبی خوایە لە بەندەکانی مەسەلەن مخاتەبی خوایە لەگەڵ دڵی بەندەکانیە تەشریعاتی تیانە ئەو جۆرەشتانی تیانە ڕێنمایی تیانە بەس جۆرە هینێک ینی هینێکی تایبەت ینی ئەگەر لە بابی ئەگەر بچی بابی تربیەی دڵ و زوهد و خوا خۆشەویستی و ئەو جۆرەشتانە دروستەکات ممکنە لەبەرەوە بێ ئەگینا ئەگەر خۆ لە پێغەمبەر و بۆمان ماوەتووە و بگرە دەرەجەی سەحەتیان وەکو حەدیسەکانی ترە حەدیسی قەولیشن ئەمانە ئێمە نوێژ و ڕۆژۆمانە حەدیث قەولین و فعلین بەڵام حەدیسی قودسی ئەگەر قەرارە شتێک ڕەفز بکەن مەفسووە حەدیسی قودسی ڕەفزکەن چونکە بەس قەولیە ئەوان زۆربیان قەولەکان ڕەفزەکەن بازێکان عەمەلەکان هینەکەن کەواتە لێرە نامەنهجیەتی ئەوان ینی ئەوەیە کە شوێنی بنەمایەکی علمی زانستی نەکەوتون لە وەرگرتن و لە ڕەتکردنەوەی فەرمودەکانی پێغەمبەر لە مامەڵە لەگەڵ فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستان خۆش بێ بۆ بزاییتان لە بەرنامەکە کاک دکتۆر قسەی زیاترمان هەبوو بیکەن ڕاستی بەس کاتی بەرنامەکە کۆتایی هات هیوادارم ئینشاءالله ئەمانی کە جەنابەت وتت وەکو بنەمایەک خەڵکی ئێمە گەنجانی ئێمە موسڵمانان لە بەرچاوی بگرن و ڕێز و حرمەت بۆ مەستەری دووهەمی تەشریع کە فەرمودەکانی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وەسەلام دابنن و ڕێز لە ئیجماعی عولەما بگرن و هەروەها و مەستە درێژاوەکانی تریش حساب بۆ بکەن مادام ئیجماعی زانایان پشتیان پێبەستون بە کاریان هێناون. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کەریم ئەحمەد محەممەد شارەزا لە بواری فکری ئیسلامی سپاس من گەورەتان سپاس بۆ ئێوەش دووبارەکە بەشداریتان کرد. سپاس بۆ هاوکارانم بۆ بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان تا بەگەیشتنەوەیەکی تر بەخواتانە سپێرین خواتان نەکەم.